6 هەفتەیە پێشمەرگە و سوپای ئەڵمانیا لە هەولێر مەشق دەکەن لەسەر سەرکردایەتی هێزەکانی پاراستنی کوردستان. ئەڵمانیا بەردەوام دەبێت لە هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە و بۆ ساڵی داهاتوو شێوازی مەشقەکانی بۆ پێشمەرگە دەگۆڕێت. ئەوان جگە لە چەک و پێداویستی سەربازی لە ڕووی مەشقەوەش دەیانەوێت ئەفسەرانی پێشمەرگە ئامادە بکەن و خۆیان ببنە ڕاهێنەر لە لیواکانی خۆیاندا. لە ماوەی 6 هەفتەدا لەگەڵ ئەم پێشمەرگانە بەردەوام بووین. ئێمە بەردەوام دەبین لە مەشقکردن بە هێزەکانی پێشمەرگا. هەوڵ دەدەن وایان لێ بکەین خۆیان ببنەوە بۆ مامۆستا بۆ پێشمەرگەکان. بەردەوام دەبین لەو مەشقانەش کە چۆن سەرکردەکان خۆیان ئامادە دەکەن بۆ ئۆپەراسیۆنی سەربازی. وەزارەتی پێشمەرگە بەرنامەی مەشقی ساڵی 2018 ڕادەستی وڵاتانی هاوپەیمان کردووە کە خۆی لە 4 جۆری مەشق دەبینێتەوە. یەکێک لەو مەشقانەی هاوپەیمانان لە ساڵی داهاتوو بە پێشمەرگەی دەکەن مەشقکردن لەسەر ئەو چەکانی هاوپەیمانان بە پێشمەرگەیاندا و تا ئێستا لە شەڕی داعش بەکار نەهێنراوە. ساراتی تەحالفمان بۆ هاتووە کە ئەوانە غەریبن بە ئێمە لە بواری ئیدامەکردن و چاکردنەوەی ئەو ئالیاتانە دەورەی تایبەتمان بۆ بکرێتەوە. دووەم ئەو چەکانەی کە تازەن و ئێمە کاتی خۆی پێشمەرگە بەکاری نێناوە لەسەر چاکردنەوە و ئیدامەکردن و بەکارهێنانی ئەو چەکانە. سێهەم لە بواری تەندروستی بۆ فریاکەوتن و کۆمەڵی ئیسعافیان بۆ دابین کردوین. بەهۆی داخستنی فڕۆکەخانەکانەوە تا ئێستا هیچ هاوکاریەکی سەربازی نەگەیشتوۆتە دەست پێشمەرگە. وڵاتانی هاوپەیمانانی شەڕی داعشیش بۆ ساڵی داهاتوو زۆرترین هاوکاریەکانیان بۆ هێزەکانی پێشمەرگە خۆی لە مەشقی سەربازی و پێگانی مامۆستا دەبینێتەوە. هۆشمەند سادق، کوردستان 24 هەولێر.